یەکێکە لەو کەسانەی شەوی یەکەمی خۆپیشاندانەکانی قەزای دەربەندیخان بە بێداری لەسەر شەقام مایەوە تا ئەوەی فشارەکان بۆ سەر حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان چڕ بکاتەوە و خواستەکانیان جێبەجێ بکرێت. ئەیوب عەلی چالاکوان دەڵێ بەردەوام دەبین لە مانگرتن و مانەوەمان بە شێوەیەکی 24 کاتژمێری لەسەر شەقام و داواش لە دانیشتوانی شارەکەی دەکات زیاتر پاڵپشتیان بکەن. چوار برادری دەستەکە کە دامەزێنی دەستەکە بوون مانەوە هەتا بەیانی نزیکەی 60 بۆ 50 گەنجیشمان لەگەڵا بووە. اینجا طبعاً خەوشتی تیانە بوو هەردەمەتەقەوە کچێکی زۆر خۆشە عنی وەکو شوێنێکی گشتی وا بوو. ئەوە نەبوو یعنی ئێمە بڵین مانگرتن ئەمە مانگرتن نییە ئەمە یعنی پشتی هاوکاری و پشتگیرکردنی گەنجانی شارە یعنی جێگەی زۆر دڵخۆشیە بۆ ئێمە. سوپاس بۆ خوا داوا لە گەنجانەکەم زیاتر بێنە پێشەوە هەموو چین و توێژەکان خانمان ئافرەتان مامۆستانی ئاینی کەسایەتیەکانی شار ئێمە شانازیەکەین دڵیانەکەین نانی نیوەڕۆنانی ئێوارەش ئیشاڵە بە ئیزنی خوا حازرە بێت هەموو شتێکمان حازرە و بەردەوامیشە بین. خۆپیشاندەران دەڵێن ناگونجێت خاوەن بەنداوێک بیت بەڵام قەیرانی ئاوت هەبێت و لە ڕێگەی وێزگەی کارەباوی شارەکەتەوە کارەبا بۆ هەرێمی کوردستان دابین بکرێت خۆشت بێ کارەبا بیت. ئێمە ئەم شەو لەسەر شەقاممانە لەگەڵ چالاکەوانانە و دەستێک لە گەنجانی شای دەربەندیخانەوە خەفەرێکمان کردووە بەهۆی ئەوەیە کە ئێمە بەردەوام ئەبین شەوانی تریش بگرە تقریبان بەرەمان یەکشەکە ئەگەر بەردەوام وەڵاممان نەدەنەوە ئێمە بەردەوام شەو ڕۆژ لەسەر شەقامین. هاوکاریمانەوە ئێمە ساحەبی بەحرین 20 ساڵە لە دەرەوە ئاوتێرین هەموو ئەم شارە لە دەرەوە ئاوتێرین ساحەبی محەتەی کارەبان کارەبامان نییە. کە دەربەندیخان ئێستا وەکو ئوتێلێکی هاتووە ئەوەی جێگەی داخە ئەم ئوتێلە کاری تیان نییە تەندروستی تەواو نییە پەروەردەی تەواو نییە ئەوەی جێگەی داخە ئەم شارە ڕێگای تەواو نییە یەک دنیا کێشە و گیرگفتووە کە بەدەستیوە ناڵێن هەموو مەرجێکی نییە ئەم شارە هیچ هۆیەکی نییە ئەو ئەوەی کە هەموو خەڵکی تووشی سەرەتان کردووە ئەم شارە بچکۆلە بە قەدەر شارێکی گەورە خەڵکی تووشی سەرەتان بوو. ئەگەر سوال لە منەکەی لە هەموو شتێک و مفلیسین لە ئاوە لە کارەباوە لە نەوتەوە لە غازەوە هیچێکیان بۆ ئەم خەڵکە دابین نەکردووە قوربانگیان خۆیان باش ئەزان بەڵام خۆیانی یەکگێلەکەن ئەزان خەڵکەکە بای چەندێکە ئەگەر ئەو خەڵکە بەگوێی من بکە تێن لێرە کۆ ئەبنەوە بەڵام بەتنوتیژی نا. دەربەندیخان کێشە و کەموکورتی زۆری هەیە ئێمە جادوبانەکانمان زۆر خراپە کارتی تەندروستیمان زۆر خراپە بە تایبەتی هۆڵی نەشتەرگەریمان ماوەی 5 ساڵە لە کار کەوتووە لەگەڵ داتەپینی هەلی کار و کەرتی گەشتیاری و زۆربەی زۆری سێکتەرەکانی ئەم شارە پەکی کەوتووە. بەهۆی بێباکی حکومەت لە ئێستادا فشارەکان لەلایەن خۆپیشاندەرانەوە گۆڕانکاری بەسەر هاتووە لە گرتبوونەوەیکی چەند کاتژمێری بۆ مانگرتن و مانەوەیان لەسەر شەقام بە ڕۆژ و شەو. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان